ئەوەی تایبەتی وەخواش ئەوەسە کە شعبەیە کەویرمتر لە شارە جوان و خنجیلانەکەی مەریوان کرایەوە لە شوێنی تازە بە مدیریەتێ ئاغای مەحبوبیان بە شرایطی تایبەتی و ویژە بۆ هاوشاری هێلمان لە شارە مەریوان. به نام خدا تقدیم میکن خجالت خود عجب شرایطگه چونه شرایط چا؟ شرایطگه کویان متره بێنەوەژم بۆتان بێرە شرایط کەویرمتر هەر لە سمحە و لە هەر مەریوانیە کە بێت بۆ کەویرمتر متر بسێنێ 1 ملیۆن تمەن تەخفیف واتە داشکاندنمانە لە تەرەف کەویرمتر بۆ ئەوان و 1 ملیۆن تمەن لە قیمەت مترەکەیش ئەدرێ بە سازمانگەری مردم نەهاد و هەروەها زندانیە جەرایمە غێرەعام لە شارێ مەریوان. شرایط چەکیمان 8% سوود 24 مانگە بۆ ئەوانەوە لە بانکی ڕفا مستەمەڕیەگرن شرایطی 30 مانگەمانەس لە بان فیشە حقوقیجە و کەسەکە شرایطی باجەت کارتێ بانکە تەجارەت 24 مانگە بادەست 3 مانگەمانەست 36 مانگەیشمانەست. بەه دوو دەستکا مترە کاواساکی نینجا خەڵات بۆ ئەوانە کە تاخر پاییز لە کەویرمتر مترەسێنن ئەلبەت بۆ ئەوانەی کێ بە باجەت کارتە بانکی تەجارەت خەری دەکەن.